تراکی 4 لاپەڕا 53 بە درێژایی شەو یان خۆم ئامادە دەکرد بۆ چوونە قوتابخانە یان باسم دەکرد و لەبارەی هەندێک کاروباری قوتابخانەوە پرسیارم لە براکانم دەکرد یان خەونم دەبینی کە سبەی یەکەم ڕۆژی چوونە قوتابخانەمە بەر لە خەوتن بۆ فێ بچووکەکەی جلەکانم لە ژوورەکەماندا کردەوە جلوبەرگەکانم دەرهێنا و پۆشیم و پێڵاوەکانیشم لە پێ کرد کاتێک دایکم چاوی پێم کەوت قیژاندی بەسەرمدا ئەحمەد ئەوە چی دەکەیت؟ بە دەنگێکی هێواش وەڵامم دایەوە خۆم ئامادە دەکەم بۆ قوتابخانە دایکم ئەهوەن بووە و پێکەنی وتی خۆ کاتێکی زۆری ماوە تا بەیانی ڕۆڵە دەمە و بەیانی زوو لەگەڵ دەنگی پاڕانەوە و سەڵاواتدانی باپیرەمدا خەبەرم بووەوە و ئیتر نەخەوتمەوە هەر کە دایکیشم لە خەو هەستا لە جێگاکەم هاتمە دەر تا ئامادەم بکات بۆ چوونە قوتابخانە کەمێک دواتر دایکم براکانمی لە خەو هەستاند و مەحموود دینار تا ئامۆزاکانم لە خەو هەستێنێت کە لە ژوورەکەی تر لەگەڵ باپیرم دەخەوتن ئامۆزاکانم جلی قوتابخانەیان لەبەر کرد و دایکیشم منی گۆڕی و بە چاکترین شێوە ئامادەی کردم وەک ئەوەی بۆ ئاهەنگی ژنهێنانم بچم زۆر ئامۆژگاریشی کردم و باسی ئەوەی دەکرد گەورەم و پیاوم و زیرەک دەبم پاشان شلنایەکی بە هەر یەکەماندا کە دەیکردە 5 ئەگوراتی لیرەی ئیسرائیلی بۆ هەر یەکەشمان پارچەنانێکی خست بووە ناو جانتاکەی کە هیچ شتێکی تێدا نەبوو دایکم بە مەحموودی برامی وت ئاگای لێم بێت محەممەد چوو بۆ پۆلیسی سەرەتایی و لە هەمان قوتابخانە بوو لەگەڵ مندا قوتابخانەی سەرەتایی پەنابەرانی کوڕان ئەلیف مەهای خوشکم پۆلی 5 بوو لە قوتابخانەی سەرەتایی پەنابەرانی کچان ئەلیف فاتیمەی خوشکم لە پۆلیسی ناوەندی بوو لە قوتابخانەی ئامادەیی پەنابەرانی کچان ئەلیف مەحموودی برام پۆلی 2 ناوەندی بوو لە قوتابخانەی کرمل ئیبراهیمی ئامۆزام پۆلی 2 سەرەتایی بوو لە قوتابخانەکەی من حەسەنی ئامۆزاشم پۆلی 1 دواناوەندی بوو لە قوتابخانەی کرمل هەمومان پێکەوە لە ماڵ هاتینە دەر و بەرەو قوتابخانە ڕۆیشتین محەممەدی برام دەستێکی گرتبووم و ئیبراهیمی ئامۆزاشم دەستەکەی تری گرتبووم جانتا پەڕۆینەکەم کردبووە شانم و بەرەو قوتابخانە کەوتمەڕێ پاش ماوەیەک ڕێکردن لێکجا بووینەوە و ئێمە سیانمان پێکەوە ماینەوە شەقامەکان پڕ بوون لە منداڵانی کوڕ و کچی وەک ئێمە و لە ڕێگادا بوون بەرەو قوتابخانە کوڕەکان پۆشاکی جۆراوجۆر و ڕەنگ جیاواز و تێکەڵیان لەبەردا بوو بەڵام کچان یەکپۆش بوون و جۆرە جلوبەرگێکیان لەبەردا بوو بە ناوی مریول کە بریتی بوو لە قوماشێک هێڵی سپی و شینی تێدا بوو هەر هێڵێک 9 سانتیمەترێک دەبوو پرچیشیان بە لاستیکی سپی دەبەست ئەوەی ئێمە جا دەکردەوە ئەوە بوو قژمان بە نمرەی 0 یان نزیک لە 0 تاشرا بوو گەیشتینە قوتابخانە لەوێ ژن و پیاوە فرۆشیارە گەڕۆکەکان شتیان دانابوو بۆ فرۆشتن هەیان بوو لەسەر عەرەبانە بوو هەیان بوو لەسەر شتی بچووک داینابوو چووینە ناو قوتابخانە گۆڕەپانێکی گەورەی هەبوو کە پڕ بوو لە درەختی بەرز لە دەوروبەری گۆڕەپانەکە ژمارێکی زۆر ژوور هەبوو لە دەروازەکەدا باخچێکی بچووک هەبوو گوڵ و درەختی تێدا بوو حەوزێکی ئاویشی تێدا بوو محەممەدی برام دەستی کرد بە ناساندنی قوتابخانەکە پێم ئەوە پۆلی 1 ئەلفا ئەوەش پۆلی 1 با ئەوەیان پۆلی 1 جیم ئەوانش پۆلەکانی 2 سێن ئەوە ژووری مامۆستایانە ئەوە ژووری بەڕێوەبەری قوتابخانەیە ئەوەش کانتێنە و ئەمەش سەرئاوە و ئەوەش بەلوعەی ئاوی خواردنەوەیە زەنگی بەیانی لێیدا و مامۆستاکان هاتن تا قوتابی پۆلەکان ڕیز بکەن ئەوانەی پێشتر لە قوتابخانە بوون زۆر ڕیز بوون بەڵام ئێمەی تازە قوتابی پۆلی 1 مامۆستاکان کۆیان کردینەوە و دەستیان کرد بە خوێندنەوەی ناوەکانمان ناوی هەر کەسیان بانگ بکردایە لەلایەک ڕادەوەستا تاوکو دابەشی سەر 3 پۆلمان بکەن هەر مامۆستایەک پۆلی خۆی برد مامۆستاکەی ئێمە مەلایەک بوو جبەی لەبەر بوو عەمامەی بەسەرەوە بوو مەلایەکی ئەزهەری بوو چووینە پۆلی 1 سەرەتایی لقی ئەلیف لەناو پۆلدا بە گوێرەی بەرزی باڵا ڕێکیان خستین لە پێشەوە ئەوانەی باڵایان کورد بوو کران بە 3 دەستەوە هەر دەستەیەک 3 کەس بوو هەر 3 کەسێک و لەسەر کورسی و مێزێکی تەختەدا دەنیشتین کە درێژەکەی زیاتر لە مەترێک و پانیەکەشی نزیکەی 25 سانتیمەتر دەبوو لە بەردەمیشیاندا مێزەکە هەمان درێژی هەبوو بەڵام پانیەکەی 40 سانتیمەتر دەبوو ئەو دەفتەر و کتێبانەمان لەسەردا دەنا کە تێیدا دەمان خوێند لە ژێریشەوە تەختەیەکی تر هەبوو جانتاکانمان تێدا دادەنا هەموو ئەو تەختانە بە تەختە پێکەوە بەسترا بوون
لە هەر پۆلێکدا 3 ڕیز کورسی و مێز هەبوو، هەر ڕیزێک نزیکەی 7 دانی تێدا بوو. لەسەر هەر یەکێکیش 3 قوتابی دادەنیشت. نێوانی هەر ڕیزێک لەگەڵ ڕیزەکەی تر نزیکەی مەترونیوێک دەبوو. لە ناوەندی ژوورەکەشدا لە پێشەوەی کورسی و مێزەکان مێزێکی قوتابخانە و کورسیەک هەبوو. لەسەر دیوارەکەش تەختەڕەشێک داکوترا بوو. هەر یەکەمان لەسەر ئەو تەختەیە دانیشت کە مامۆستا بۆی دیاری کردین و خۆی پێناساندین کە ناوی شێخ حەسەنە. یەک دەستی کرد بە ناسینمان و ئێمەش هەر یەکەمان ناوی خۆی دەوت. شێخ حەسەن لەبارەی باوکو و مام و باپیرمانەوە پرسیاری دەکرد. دڵنیا بووین کە شێخ حەسەن هەموو کەس و کارمان دەناسێت. تەنانەت کاتێک من خۆم ناساند و وتم ناوم ئەحمەد ئیبراهیم ساڵحە، شێخ بە دەنگی بەرز وتی خۆی گەورە باوکت بە سەلامەت بهێنێتەوە بۆ لاتان. زانیم دەزانێت باوکم لێرە نییە و شوێنی نازانین. دوای کەمێک هەندێک کتێب و دەفتەر و قەڵەم و قەڵەمدادەریان هێنا بۆ پۆلەکەمان. شێخ دەستی کرد بە دابەشکردنیان بەسەرماندا. هەر یەکەمان کتێبی خوێندنەوەی وەرگرت کە پڕ بوو لە وێنەی ڕەنگاوڕەنگی جوان. لەژێر وێنەکاندا نووسینێک هەبوو هێشتا نەمان دەزانی بیخوێنینەوە. کتێبی بیرکاری و جوزئی عەممەی قورئان و هەر یەکەشمان 5 دەفتەر و 5 قەڵەم و ڕەشکەرەوە و قەڵەمدادەریان پێداین. بەرگی هەر دەفتەرێک ڕەنگی سەوز و سوور بوو. نیشانەی ئاژانسی نەتەوەیە گرتووەکان بەشی خوێندن یونسکۆی لەسەر بوو. شێخ دەستی کرد بە ناساندنی ئەو شتانی پێی داوین. ئەمە کتێبی خوێندنەوەیە، ئەوەشیان کتێبی بیرکاریە. ئەم دەفتەرانەش سیانیان لای دایکتان دابنێن. دەفتەرێک دادەنین بۆ خوێندنەوە، دەفتەرێکیش بۆ بیرکاری. هەموو ڕۆژێک ئەو دوو کتێبە و جوزئی عەممە و 2 دەفتەر و قەڵەمێک و قەڵەمدادەرێک لەگەڵ خۆتان بهێنن. پاشان هاتوو بە دەست و خەتێکی جوان ناومانی لەسەر شتەکانمان نووسی بە قەڵەم مرەکەبێکی ڕەشی زۆر جوان. یەکەم ڕۆژی قوتابخانەمان تەواو بوو. محەممەدی برام و ئیبراهیمی ئامۆزام دەستیان گرتم و بەرەو ماڵەوە گەڕاینەوە. هەر یەک لە ئێمە جانتەی قوماشی پڕ کتێب و دەفتەر و قەڵەمی گرتبوو بە کۆڵیەوە. ڕۆژان تێدەپەڕین و وردە وردە فێری خوێندنەوە و نووسین و بیرکاری دەبووم. سوورەتە کورتەکانم وەک قوتابیەکانی تری هاوپۆلم لەبەر دەکرد. پێکەوە دەچوین بۆ قوتابخانە و لە پشوودا یاریمان دەکرد و ئەو لەفانەمان دەخوارد کە دایکم بۆی ئامادەکردبووین و زۆر بەدەگمەن مرەبای بەسەردا دەکرد. هەندێک جار بە نیوەی ئەو پارچەنانەی پێمان بوو لەو کچانی لە بەردەم قوتابخانەدا دانیشتبوون نوقڵێکمان وەردەگرت و دەڕۆیشتین و دەمان کرماند. هیچ شتێک نەبوو تامی لەو مزریەی نوقڵەکە خۆشتر بێت. دەگەڕاینەوە بۆ ماڵ و نانی نیوەڕۆمان دەخوارد. پاشان مەحموود و حەسەن دەچوون بۆ کارگەکەی خاڵۆم. ئێمەش کاتەکانمان بە یاریکردن و بەجێگەیاندنی ئەرکی ماڵەوە بەسەر دەبرد کە شێخ حەسەنی مامۆستامان پێیدا بووین ئەنجامی بدەین. هەندێک جاریش لە دەوری تەشتێکی جلشۆردن کۆ دەبووینەوە و دەمە و خوار داماندەنا و چراکەمان لە ناوەڕاستی دادەنا. هەرێک لە ئێمە لەسەر زەویەکەدا دەنیشتین و سەرمان بەسەر کتێب یان دەفتەرەکەی بەردەستماندا دادەنەوەند تا ئەرکی ماڵەوە جێبەجێ بکەین. ئەوانەشی ئەرکی ماڵەوەیان لەسەر نەبوایە لە تەنیشتماندا دەنیشتن و قسەیان دەکرد. هیچ هەفتەیەک تێنەدەپەڕی گوێمان لەوە نەبێت بڵندگۆکان قەداغەی هاتوو چۆڕانەگەێنن. ئەمەش مانای وایە گیانفیدایەک چالاکیەکی لە دژی هێزەکانی داگیرکەر ئەنجام داوە، بۆمبێکی دەستی فڕێداوە یان تەقەی لە مەفرەزەیەکیان کردووە. جارێکی تر هێزەکانی داگیرکەر هەوڵی هەڵکوتانە سەر خێوەتگەکەیاندا و خەباتکاران ڕوبەڕوویان بوونەوە و هێزەکانی داگیرکەر بە سەرشۆڕی پاشەکشەیان کرد. شتی نوێ لەم ساڵەدا ڕوویدا بێت شەهیدبوونی ئەبوو یوسفی دراوسێمان بوو. ئەبوو یوسف لەگەڵ 2 گەنجی تردا ڕۆیشتبوون چالاکیەکی گیانفیدایی لە دژی سوپای داگیرکەر ئەنجام بدەن. پلانەکە بەو جۆرە بووە یەکێک لە گەنجەکان بۆمبێک بگرێتە ئەو مەفرەزەیەی کە ڕۆژانە لە هەمان کاتدا بە شەقامی گشتیدا تێدەپەڕێت. ئەو گەنجە بە جۆرێک بکشێتەوە کە سەربازەکان ببینن بەرەو کوێ دەڕوات. لەسەر ڕێگەی کشانەوەی گەنجەکە ئەبوو یوسف و گەنجەکەی تر بە چەکی کارلۆستۆڤ و بۆمبی دەستی هێرشیان بکەنە سەر. لە چاوەڕوانی هاتنی کۆمەکدا دێت شوێنی دەکەوێت. هەرواش بوو گەنجەکە چووە پێشەوە تا ئەرکەکەی ئەنجام بدات. لە کاتێکدا ئەو لە چاوەڕوانی مەفرەزەکەدا بوو سەربازەکان لە پشتەوە هێرشیان کردە سەری و هێرشیشیان کردە سەر ئەبوو یوسف و ئیبراهیمی هاوڕێی و تەقەیان لێکردن و دەست بەجێ هەر لەوێدا شەهید بوون. ئەم جارە هێزەکانی داگیرکەر قەدەغەی هاتوچۆیان نەسەپان بەسەر خێوەتگەکەدا. دانیشتوانی خێوەتگەکە بە گەنج و پیر و ژن و پیا و گەورە و منداڵیانەوە لە ماڵەکانیان چوونە دەرەوە و زۆربیان بۆ شەهیدبوونی ئەبوو یوسف دەگریان. مەراسیمێکی پڕشکۆ
لەلایەن هەموو خەڵکی خێوەتگەکەوە بۆ شەهیدەکان ئەنجام درا و هاواریان دەکرد بە گیان بە خوێن فیداتین ئەی شەهید، بە گیان بە خوێن فیداتین فەڵەستین. جەماوەر بە تەرمەکانەوە چەند جارێک بە هەموو خێوەتگەکەدا سوڕانەوە، پاشان بردنیان تا لە گۆڕستانە نزیکەکەدا بیان نێژن. عەسری ئەو ڕۆژە باپیرەم لەگەڵ خۆی بردمی بۆ سەر کۆڵانەکە کە پیاوان و بەتەمەنەکانی گەڕاک لەوێ کۆ دەبوونەوە و قسەیان بۆ یەک دەکرد و تاوتوی ڕووداوەکانی ڕۆژ و گۆڕانکاریەکانیان دەکرد. دیارە باسی ئەو ڕۆژە شەهیدبوونی ئەبوو یوسف و دوو هاوڵەکەی بوو. هەمووان سەریان سوڕداما لەوەی ڕوویداوە. یەکێک لە پیاوەکان وتی لە ناکاودا داویانە بەسەریاندا. یەکێکی تر پرسیاری کرد باشە ئەوە چۆن ڕوویداوە؟ هاوڵەکەی وەڵامی دایەوە لە پشتەوە تەقەیان لێ کردوون، واتە لە پێچەوانەی ئەو شوێنی چاوەڕوان بوون دوژمن لێیەوە بێت. سێیەم کەس پرسی تۆ چی دەڵێیت برا؟ وەڵامی دایەوە وەک ئەوەی بیستت. باپیرم پرسیاری کرد ئایا ئەمە مانای ئەوەیە ناپاکیان لێکراوە؟ پیاوێک وتی من چوزانم ئەوە ڕووی داوە. یەکێکی تر وتی وەڵڵا عەقڵ لەسەردا نامێنێت، خوا ڕەحمت پێ بکات ئەبوو یوسف، جێگەشت بۆ ئێمەش بە چاک پڕ بکاتەوە. دوای چەند ڕۆژێک کاتی خۆرئاوابوون بوو، وادەی سەپاندنی قەدەغەی هاتوچۆ نزیک بوو. لە کاتێکدا ئێمە لە کۆڵان یاریمان دەکرد چەند خۆبەختکارێکی چەکدارمان بینی دەموچاویان پێچا بوو، کۆڵانەکەیان پڕ کرد. هەر یەکیان لەسەر سوچێکی کۆڵانەکەدا سەنگەری گرت. پاشان ئەبوو حاتەم هات، پیاوێکی خێوەتگەکەی بەگوێ ڕادەکێشا. پیاوەکە زۆر ملشۆڕ و سەرکز بوو. ئەبوو حاتەم گۆچانێکی حەیزەرانی بەدەستەوە بوو، چەکێکیشی بەشانەوە بوو. هەمومان دەستمان لە یاریکردن هەڵگرت. خەڵکی گەڕەکەکە وردە وردە کۆ دەبوونەوە، لە ماڵەکانیانەوە سەیریان دەکرد. ئەبوو حاتەم ڕاوەستا و دارەکی بەدەستیەوە بوو. کابراش هەوڵی دەدا بە هەردوو دەستی دەموچاویدا بپۆشێت و ئەوەندەی لە توانایدا بوو خۆی دەچەماندەوە. شوێنەکە بە تەواوەتی بێدەنگ بوو تا ئەبوو حاتەم بە دەنگێکی بەرز وتی خەڵکینە، هەمووتان ئەبوو یوسفتان دەناسی، سەرکردەی هێزەکانی ڕزگاری خوازی میلی بوو لە خێوەتگەکە و پاڵەوانێتی و چالاکیەکانیتان گوێ لێ بووە کە سەری بەرز کردبووینەوە و داگیرکەری تەمبێ کردبوو. هەمووشتان ئەم ناپیاوە دەناسن کە بۆمان دەرکەوت سیخوڕی جوولەکەیە و ئەو چاودێری ئەبوو یوسفی کردووە و هەواڵی داوە بە سوپای جوولەکە. هەموو خەڵکی خێوەتگەکە لەبەر خۆیانەوە قسەیان دەکرد، دیار نەبوو چی دەڵێن. ئەبوو حاتەم گۆچانەکەی بەرز کردەوە و لە پیاوەکەی پرسی ناپیاو لە بەردەم خەڵکیدا قسە بکە و بڵێ چی ڕووی داوە. پیاوەکە هەندێک غەڵبەغەڵبی کرد کە هیچ کەس لی تێنەگەیشت. ئەبوو حاتەم بە گۆچانەکەی چەند جارێک لێیدا، ئینجا لەسەر چیچکان دانیشت و دەستی گرت بەسەریەوە. ئەبوو حاتەم فەرمانی پێکرد بۆ خەڵکەکەی باس بکات چی ڕووی داوە. پیاوەکەش دەستی کرد بە دانپێدانان کە ئەو لە بەرامبەر بڕێکی کەم پارەدا هەواڵی داوە لە ئەبوو یوسف و دوو هاوڵەکەی و نەیزانیوە کە دایان کوژن. ئەنجا ئەبوو حاتەم کەوتە لێدانی و خەڵکەکەش بە دەنگی بەرز هاواریان دەکرد خوا سەرشۆڕت بکات ئەی پیس، خوا لە ناوت ببات ناپاکی سیخۆڕ. ئەبوو حاتەم گۆچانەکەی بەرز کردەوە و ئاماژەی بە خەڵکەکەدا کە بێدەنگ بن. هەمووان بێدەنگ بوون. ئەبوو حاتەم وتی خەڵکینە، ئەو جوولەکانە خاکەکەیان داگیر کردوین و لە شوێنی خۆمان دەریان کردوین، پیاوەکانمانیان کوشتووە و ئەتکیان کردوین. هێشتا لە ناوماندا خەڵک هەیە ئامادەن هاوکاریان بکەن لە دژی خۆبەختکارانمان کە گیانیان لەسەر دەستیانە. باشە پاداشتی ناپاک چییە کە هاریکاری جوولەکەی کردبێت؟ خەڵکەکە هاواریان کرد بکوژرێت بکوژرێت. ئەبوو حاتەم لولەی تفەنگەکەی خستە سەرسەری سیخۆڕەکە. دایکم بە هەردوو دەستی چاوی گرتم، چەند هەوڵمدا دەستی لا ببەم و ئەو دیمەنە ببینم نەیهێشت، بەڵام گوێم لە دەنگی فیشک و هاواری خەڵکەکە بوو کە دەیانوت مردن بۆ سیخۆڕەکان، مردن بۆ بەکرێگیراوان. بۆ ڕۆژی دواتر خەباتکاران بۆ سەیەکیان بۆ مەفرەزەیەکی داگیرکە نایەوە و سوێندیان خوارد تۆڵەی خوێنی ئەبوو یوسف بکەنەوە. کاتێک ئۆتۆمبیلە جێپەکە گەیشت چەند بۆمبێکی دەستیان تێگرت و گول لە بارانیان کردن و چەند کەسێکیان لێ کوشتن و چەندینی دیکەش بریندار بوون. سەربازەکان نەیانتوانی دەست بەجێ چەکەکانیان بەرز بکەنەوە و وەڵامیان بدەنەوە
یان تەقە لە خەڵکی بکەن. هێزەکانی داگیرکەر کۆمەکی زۆریان ناردو، ئابلوقی ناوچەکەیاندا و بەلێدان و سەرشۆڕکردن دەستیان کرد بە دەرکردنی خەڵکی ماڵە نزیکەکان و تەقەکردن بە ئاسماندا. پیاوەکانیان ڕوو بە دیوار ڕیز کرد و لولەی تفەنگەکانیان کردبووە سەریان و لێدان و تێهەڵدان بەردەوام بوو. ئەفسەری هەواڵگیری بەرپرسی ناوچەکە هات و یەک پیاوەکانی بانگ دەکردە بەردەم ئەو ئۆتۆمبیلەی تێیدا دانیشت بوو دەرکەکەی کردبووەوە. لولەی تفەنگی تێکردبوون، دەیان و بگرە سەدان پرسیاری لێدەکردن بۆ ئومێدەی کەمترین زانیاری دەست بکەوێت تا بزانێت خەباتکاران کێن. دوای چەند ڕۆژێک قەدەغەی هاتوچۆ هەڵگیرا، وەک جاران ڕۆیشتین بۆ قوتابخانە. پاش سێوانی یەکەم لە پشوودا چوون بۆ لای سەرئاوەکان. لەوێ بینیم منداڵەکان دەچوونە سەر دیوارێک کە زۆر بەرز نەبوو. لەوێوە سەیری ئەو دیویان دەکرد و قسەیان لەگەڵ منداڵی تردا دەکرد. لە دیوارەکە نزیک بوومەوە و منیش وەک ئەوان پێیدا چوومە سەر و بینیم ئێمە دەڕوانین بەسەر ئەو قوتابخانە ئامادەیەدا کە حەسەنی برام لی دەخوێنێت. ئەو منداڵانەی لە قوتابخانە دەیان خوێند لە من گەورەتر دیار بوون، ئەوان لە من گەورەتر و باڵا بەرزتر بوون. ئەو ڕۆژە من و مەحموودی برام و ئیبراهیمی ئامۆزام لە ڕێگای گەڕانەوەماندا لە قوتابخانەوە بەرەو ماڵ دەهاتینەوە. لە نێو ئەو سەدان قوتابیانەی لە شەقامەکەەوە ڕێیان دەکرد، لە دووری دەیان مەترەوە حەسەنی ئامۆزامم بینی. ژمارێکی زۆر قوتابی کوڕ و کچ دەکەوتە نێوانمان. حەسەنم وا بینی وەک ئەوەی شتێک بخاتە دەمی. ئایا ئەوە جگەرەیە؟ پاشان بینیم دەستی هێنایە خوارەوە و دووکەڵ لە دەمی دەهاتە دەرەوە. تون دەستی محەممەد و ئیبراهیمم گرت کە وەک جاران دەستیان گرتە بووم. هەردووکیان بەسەر سوڕمانەوە سەیریان دەکردم. بە چاوم تێم گەیاندن سەیری حەسەن بکەن. لێم تێنەگەیشتن و بەسەر سوڕمانەوە لێیان پرسییم چی بووە؟ وتم حەسەن. پرسیان چی بووە؟ حەسەن زانی بووی ئێمە لە پشتەوەین، جگەرەکەی فڕێدا بوو. محەممەد و ئیبراهیم هیچیان نەبینی. ئێمە پێگەیشتینەوە و هیچم نەوت و بێدەنگ بووم تا لێم نەدات. چووینەوە ماڵەوە، بینیم دایکم بەتەنیایە. دەرفەتم بۆ ڕەخسا، چوومە پێشەوە لێی و بە چپە پێم وت دایە بینیم حەسەن جگەرەی دەکێشا. دایکم سەیری کردم و وتی دڵنیان تۆ هەڵەیت و بە هەڵە بینیوتە. ئەو قسەیە بۆ کەس نەکەیت. منیش سرم بۆ ڕاوەشاند کە بە کەس ناڵێم و ڕۆیشتم. هەمان ڕۆژ چاوم لێ بوو دایکم بەتەنیا لەگەڵ حەسەنی ئامۆزام قسەی دەکرد و پرسیاری لێ دەکرد. حەسەن سەری داخست بوو، هیچ گوێم لە قسەکانیان نەبوو. پاش چەند ڕۆژێک دوای ئەوەی لە قوتابخانە گەڕاینەوە، گوێم لە مەحموودی برام بوو لەگەڵ دایکم قسەی دەکرد. باسی ئەوەی کرد ئەمڕۆ حەسەن نەچوە بۆ قوتابخانە. بێزاریم لە نێوچەوانی دایکمدا بەدی کرد. چی لە توانادایە بۆ چارەسەری ئەم کێشەیە بیکات؟ چاوم لێ بوو دایکم بەتەنیا لەگەڵ باپیرم قسەی دەکرد. دواتر حەسەنیان بان کرد و بە توندی قسەیان لەگەڵ کرد. حەسەن هەوڵیدا بەرگری لە خۆی بکات، بەڵام بێسوود بوو. هەڕەشەیان لێ کردبوو کە لەگەڵ مەحموود و حەسەنی برامدا دەیگرن و بە کۆڵەکەی ماڵەکەەوە دەیبەستنەوە و تا بتوانن لی دەدەن ئەگەر جارێکی تر لە قوتابخانە خۆی بدزێتەوە. پاش چەند ڕۆژێک دایکم چەند جگەرەیەک و چارەکە لیرەیەکی لە گیرفانیدا دۆزیەوە و بردی بۆ لای باپیرم کە لە حەوشی ماڵەکەدا دانیشت بوو. وتی سیر بکە، بزانت چیم لە گیرفانینەوە کەتدا دۆزیوەتەوە. باپیرە بەسەر سوڕمانەوە سەیری دەستی دایکمی کرد و پرسی ئەم کوڕە ئەو پارەیی لەکوێ هێناوە؟ لەو کاتەدا دایکم هاواری کرد بەسەر مەحمووددا کە حەسەن بهێنن. چوون و پاش کەمێک گەڕانەوە و حەسەنیان لەگەڵدا بوو. باپیرم لە داخاندا توانای نەبوو هیچ بکات. لێرەدا دایکم بەرپرسیارەتی لێکۆڵینەوەی لەگەڵ حەسەنی ئامۆزام گرتە ئەستۆ. لی پرسی ئەم پارەیەت لەکوێ بوو؟ حەسەن وتی پارەی چی؟ دایکم چارەکە لیرەکە و جگێرەکانی بەرز کردەوە و نیشانیدا. حەسەن بێدەنگ بوو، وەک ئەوەی تووشی کارە ساتێک بوو بێت. هەوڵیدا خۆی بدزێتەوە. دایکم هاواری لە مەحموود و حەسەن کرد کە بیگرن و فاتیمەی بان کرد گوریسەکە بهێنێت. هەمویان بەدەم دایکمەوە هاتن. من و محەممەدی برام و ئیبراهیمی ئامۆزام لە پشتی باپیرمەوە سیرمان دەکرد. زۆر دەترساین و سەرمان سوڕدەمان لەوەی ڕوودەدات. مەحموود و حەسەنی برام حەسەنی ئامۆزامیان گرت و پاڵیاندا بە کۆڵەکەکەوە و فاتیمەی خوشکم گوریسەکەی هێنا. دایکم دەیویست بیبەستێتەوە و لێکۆڵینەوەی لەگەڵدا بکات. حەسەن کاتێک بینی کارەکان بەڕاستە و گاڵتە ناکەن، هاواری کرد نیو لیرە لە باپیرم کەوت و هەڵم گرتەوە. باپیرم سەری لەوە سوڕما چۆن دەکرێت نیو لیرەی لێ بکەوێت؟ باشە چەند نیو لیرەی هەیە تا لی بکەوێت و پێی نەزانێت. دایکم بەردەوام بوو لە لێکۆڵینەوە لەگەڵ حەسەن. باشە لەکوێ لی کەوت؟
حەسەن لەو کاتەدا دەمی تەتەڵەی دەکرد و ئەوەش دەری دەخست کە درۆ دەکات. دایکم هاواری کرد بەسەر مەحموود و حەسەندا بەو گوریسە بیبەستنەوە بە کۆڵەکەکەوە. حەسەن ئەم جاریان وتی لە کیسەکەی باپیرم بردم کە پێش ئەوەی بخەوێت هەڵی واسی. دایکم بەسەری داقیژاندی ئەمە ناو دەنەیت بردن بڵێ دزیومە، ئەوە دزیە، بڵێ لە کیسەکەی باپیرم دزیومە. دایکم ئاوەڕی لە باپیرم دایەوە وتی تۆ دەڵێ چی ئەبوو ئیبراهیم، چی لێ بکەین؟ باپیرم دەستی بە یەکدادا و کیسەکەی دەرهێنا تا بزانێت چەند پارەی پێماوە. بینی تەنیا نیو لیرەی تێدایە. حەسەن نیوەکەی تری بردووە، واتە لە خەرجی خێزانەکەی بردووە. باپیرم بە دەنگێکی لاوازەوە وتی بیبەستەوە بە کۆڵەکەکەوە، بیبەستەوە. دایکم سەیری باپیرمی کرد وەک ئەوەی لێ بپرسێت ئایا بەڕاستە بیبەستمەوە؟ باپیرم سەری بۆ لەقاند وەک بەڵی بۆ بکات و چاوی بەرەولامان دەگێڕا وەک ئەوەی بە دایکمان بڵێت پێویستە منداڵەکان بیبینن کە لەسەر ئەو کارە سزا دەدرێت، گەروانەکرێت چۆن ئەوە کاریگەری لەسەریان دەبێت. دایکم حەسەنی بە کۆڵەکەکەوە بەستەوە و ئاهێکی هەڵکێشا. گریانی بۆ خۆی و بۆ حەسەنیش دەهات و وتی بەداخۆ بۆ تۆ کوڕی شەهید. حەسەن باوکی تۆ شەهیدە، دەزانی مانای شەهید چییە؟ باوکت شەهیدە و تۆش نیوەی ئەوەی لە کیسەی باپیرتدایە دەیدزیت. حەسەن ئەوە خەرجی هەموو خێزانەکەیە، عیبە بۆ تۆ حەسەن. پاشان بەسەر هەموواندا هاواری کرد هەمووتان بڕۆنە ژوورەوە. یەکسەر هەموومان چووینە ژوورەکە. ئەو شەوە بەتەنیا لەلایەن هێزەکانی داگیرکەرەوە قەدەغەی هاتوچۆمان لەسەر نەبوو کە لە ماڵ نەچینە دەر، بەڵکو لەلایەن دایکیشمانەوە قەدەغەمان لەسەر بوو کە بە درێژایی شەو لە ژوورەکە نەیەینە دەرەوە مەگەر بۆ کاری زۆر پێویست. ناچاریشی کردین زوو بخەوین.